سەبارەت بە قەدەغی هاتچۆ هەروەک دەزانن ئەمڕۆ دوایمین ڕۆژی قەدەغی هاتچۆیە لە بڕیاری کۆتاییدا کە داوامان کردو پێشتر و ئەمڕۆکەش لەگەڵ لیژنەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەم لیژنەیەدا و لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری ناخۆش هەڵسەنگاندنێکی تر و ئاسانکاریەکی زۆر زیاتر و وەکردنەوەی شوێنی تر و دەتوانم بڵێم تا ڕادەیەک زۆربەی زۆری ئاساییکردنەوەی شوێنە گشتەکان دەکرێت چونکە لە کاتی ئێستادا ئەمە بە گرنگی دەزانیت چونکە ئەم باڵانسی کۆنتترۆلکردن و نهێشتنی ئەم ڤایرۆسە لەگەڵ باڵانسی ئاساینکردنەوەی ژیان و بژێوی هاوڵاتی و هەروها پێداویستی هاوڵاتی گرینگە پێداویستەکان بە جێرەی لە هەم لە قۆناغەکانی مانگی ڕابردووە تا ئەمڕۆکەش بە جێرەی ئەولەویەتی پێداویستی بووە پێداویستی هەبووە لە ڕۆژانی قەدەغیاتۆش بەردەوام کراوە بۆ وەکو خۆراک و خواردن و فرن و سەمون و بەڵام لە کاتی ئێستادا ئەم پێداویستی تریشەیە بۆ ژیان بۆیە بە تاکید بڕیاری نوێ دەردەچێت و بڕیارەکانی نوێ ئاسانکاری یەکجار باش و زۆر و تەواوی تێدا هەیە و ئێمە ئێستاش ئەمڕۆکە سەرقاڵی ئەوەین کە لە چەند ڕۆژێک ئەم بەیانەی ڕوونکردنەوەکەی وەزارەتی ئەوقاف بە سوپاس و بەڕێز جەنابی وەزیری ئەوقاف داوای ڕێنمایی تەندروستی کردو ڕێنماییەکان ئامادەیە بە فەرمی ئێستا بۆیان ڕەوان دەکەین بۆی لە کاتی کردنەوەی مزگەوتەکان و سەردانکەران و مسلمانانی خۆشەویست وێڕای ئەوەی کە سوپاسێکی زۆر گەورە و بێپایانی مامۆستایانی ئاینی خۆشەویست دەکەین کە پاڵپشت و هۆکاری سەرەکی کۆنتترۆلکردنی ئەم نەخۆشیە بوون و بە هەمان کاتدا لە داهاتوشدا بتوانن بە شێوازێکی تەندروست و شێوازێکی پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان بۆی بەردەوام بین لەسەر کۆنتترۆلکردن لە کاتی ئێستادا هەرێمی کوردستان لە ڕەوشێکی باشی کۆرۆنادایە و ئێمە ترسناکەکە دەتوانم بڵێم لە کاتی ئێستادا نەبووە یعنی نییە بەڵام ئەم ترسناکیە لە جیهاندا هەرماوە لە دەوروبەرمان لە وڵاتانی دی بۆیە ڤایرۆسە سنوور نازانێت دەبێ هەموو ڕۆژێکمان وە حساب بکەین کە دەبێ پابندی بەستنی ماسک و دەستکێش و دوورکەوتنەوە لە قەڵەباڵغی و بەرکەوتن کەم بکەینەوە بۆیە ئومێدمان وایە هاوڵاتیان بە شێوازی نوێ بە شێوازێشتر چۆن پێشتر هاوکار و پاڵپشت بوون ئێمەیان دوور خستەوە هەرێمی کوردستان لە ترسناکە گەورە بەڵام لە هەمان کاتدا پێویستە بە تەواوەتی ئەوەی ئەمڕۆ پێنجەمین ڕۆژە هیچ حالەتێکی نوێ نییە بۆی ماوەیەکی درێژتر و زیاتریش هیچ حالت نەبێ ئەوە دەتوانین بڵێن بە تەواوی ئەم نەخۆشیە کۆنتترۆل کراوە بۆیە جارێشتر سوپاس دەکەین و ڕێکارەکانیش وەکو گوتم هەندێک ڕێکاری تری نوێ ئاسانکاری تەواو دەکات بۆ هاوڵاتیان بەڵێ ئەمڕۆکە بڕیار دەردەچێت و بڕیارەکانیش لە وەزارەتی ناخۆ دوایەتر ڕادەگەیەندرێ بە دڵنیاییەوە ژووری ئۆپەراسیۆنەکان لە پارێزگاکان سوپاسی هەموو پارێزگارە بەڕێزەکان و سەرپەرشتیارەکان دەکەین کە لە ماوەی ڕابردووش زۆر بە ڕێک و پێچی بە ڕێگەپێدان و بە سنووردارکردنی ئەم هاتچۆیە توانیان کە تا ڕادەیەکی زۆر باش ئەم نەخۆشیە کۆنتترۆل بکرێت.